تەندروستی بە شێوەیەکی گشتی باشە ئینشاءالله. ماوەگرم لەمە پێش باش نەبووم بەس ئێستا باشترم. ئێستا کۆمەڵک هاوڕێم دکتۆرن زوو ئاگایان لێمە و چاودێری تەندروستی جەناب دەکەن. بەڵێ ئایتە سوپاسیان دەکەم. ئێمەش سوپاسیان دەکەین. تەندروستی مامۆستا لە بۆ ئێمە و هەموو کۆمەڵگاش گرینگە بەڕاست. سوپاس دەکەم لە گەورەی خۆتان. و دەمەوێت دووبارە سوپاس بکەم کە لە کاتی خۆت گرتووە و کاتت بە ئێمە باشە. عزیزیم زۆر سوپاس دەکەم. دەمەوێت یەکسەر بۆەوە بچمە ناو بابەتەکە و ناو گفتوگۆکانمان کە ئایا بزانم تەڵعەت تاهیر تەمەنی لە چ دەیەکدایە و تەمەن لای ئەو بە چی دەپیوێ؟ خۆی سەیرکە دنیا یەک جۆر نییە ژیانی یەک جۆر نییە بەقەت ژمارەی خواردن بەقەت ژمارەی چزانم بەقە ژمارەی ڕنگ بەقەت ژمارەی دەنکەلم لەسەر کەنارەی جۆری ژیان هەیە هەوراس هەیە نشێوی هەیە لە دەیەکدا خەمباری لە دەیەکدا دڵخۆشی لە دەیەکدا مناڵت دەبێت لە دەیەکدا دایکت دەمرێ ئیتر هەموو مەسئولەتی ژیانە من ئێستا لە دەی پەنجاکانم ئیتر تۆزێک ساردوومەتەوە بۆ مانایی کە تێگەیشتم ئەم بەشی منە ئەمە خێزانی منە ئیتر خوشکوبرایانی هەمون تازە دایک و باوکم نایەنەوە خوشکبرایترم بۆ بێنن تازە گەنج نابووە ژن بێنمەوە تازە بە تەمای مناڵی تر نیم بە تەمای خانووی تر نیم بە تەمای مەبەستەکەم ئەو بەشی منە لە دەی پەنجاکان دەگەیتەوە قەنەعاتەیەکی ترەوە بەشی تۆیە من کاتی خۆی مارکیز قسەیەکی هەبوو دەیگوت نووسەر لە دەی پەنجاکان دەبێت بە نووسەری باش تێن دەگەیشتم مەقسەدی چییە مەبەستی ئەوە بوو کاتواتە دەی پەنجاکان سەرەکەوی هەورازە لە پەنجاکانەوە ئیتر دادەبەزی واتە بەڕای تو ئینسان لەگەر گەورەبوونی تەمەندا زیاتر بە قەنەعەت دەبێت خۆی مەفروزەوە بێ ئەوەی ئێمە دەیبینین کە بە قەنەعەت نابێ بەداخەوە دەوڵەمەندەکانن بەداخەوە سیاسیەکانن خەڵکی ئاسایی بە قەنەعەت دەبێ بەڵام ئێستاما لە نمونەمان لایە مەسەلەن ئەو سیاسیانی دنیا نەکرد کوردستانیانی ئیتر مەسلەی پاوانخوازی مەسلەی قۆرەخکاری لە دەرمانە قۆرەخکاری لە چوزانم قۆرەخکاری لە هەموو دنیاە ئەوانەیە قۆرەخکاری دەکەن جا قۆرەخکاری ئەدەبی بێ قۆرەخکاری سیاسی بێ قۆرەخکاری بازرگانی بێ ئەمانە سارد نابنەوە ئەمانە پێیان وایە هەتایە دنیا بەردەوام و دنیا لە بۆوانە خۆیان سنتەری دنیان و تێگەی چۆنە نازانێت ینی دەبێ ئینسان لەوە بگا کە لە 2006 تا لە 2007ە ئەم 8 ملیارە ڕۆیشتن و 8 ملیاری تر هاتوون 8 ملیاری نوێ هاتوون یعنی لە ماڵەکەی منە کۆمەڵی خەڵک نیشتەجیە کە من هەر ناناسن وەک چۆن ئێستا ناوی باپیری بابم منداڵەکانی من نەیزانێ ئیتر دنیا ئەوە نایەنێ کە ئێمە ڕق تێدا یان ململانێ یان ملشکاندن یان با بڵێن ڕەتکردنەوە یان سڕینەوە تایدا شوناسمان بێ شوناسی ئێمە دەبێ خۆشەویستی بێ دەبێ یەکتر قوبوڵکردن بێ ئیتر هەسارەیەشی جوانمانەیە پڕە لە ئۆکسیزین و پڕە لە درەخت و پڕە لە لەشتی جوان ئەگەر مرۆڤەکان بە جوانی سەیری بکەن و بیبینە منداڵ دەچێتە مەکتەب پیرەمێر لە پێش مزگەوت دامە دەکا خەڵک دەچێت بۆ عەمرە خەڵک مناڵیە بێ کاتی یەکەمی مناڵەکان دێتەوە یعنی دنیا وەندە خراب نییە ئەگەر ڕەهەندە مادیەکەی لێ دەرکەین یان ڕەهەندە پاوەن خوازەکەی لێ دەرکەین ئەوجا و پاوەن خوازیە دەژێت هەر ناوێکاوێ من ئەدیبم دیوە پاوەن خوازە دیوە بەس خۆی نووسەر بێ سیاسیم دیوە پاوەن خوازە دیوە بەس خۆی سیاسی دەوڵەمەندم دیوە موختارم دیوە مەلام دیوە شاعیرم دیوە ئەو پاوەن خوازیە لە 50 ساڵیدا تۆ وردە وردە نادمێنێ چۆ دەزانی ئەمە بەشی توێ و زۆر باشە دەمەوێت پرسیارێکی دیکە بکەم کە مامۆستا لە هەموو دەربڕینەکانیدا لە هەموو دەقەکانیدا هەموو چڕ دەربڕینەکانت کورت و ساکار دەکەیەوە ئایا ئەوە وەکو ڕێچکە و بنەمای نووسینی خۆتان دەیبینن یعنیش دەتانەوێت جیاواز بن لەوانی تر یان لەبەر ئاگابوونتانە لە خوێنەر کە ئیتر بێزار بۆ و
تااقەتی بۆ درێژمە و دای دێرەکان نەماوە؟ خۆی باوی درێژ لا دڕی نەماوە دنیای ئێستا حتا ئێستا مەسەلەن ئەو ئامرازانی لە سوسیال میدیادا باویان هەیە ئەوانن کە کورد بڕین ینی کورد بڕن ینی ئێستا مەسەلەن خەڵک بۆ تیکتۆ زۆر بەکاردێنێ لە بروی مردایی ڤیدیۆی درێژی نیە کەم و ئاسانە و دەڕوە ئەمە لە هەواڵی شەڕاستە ئێستا باوی ئەوە نەماوە تۆ لەسەر قوربانی دەست خۆش باوەجان